دیارە دوای ئەو ڕووداوە بڕیاردا خوێندنیش تەواو کە سوپاس بخوا خاوەنی بڕوانامەی ماستەریشی لە شەڕی حەدەوەدا ئەوە چۆن بوو بڕیارەدا چۆن وا بوو دەست پێ کرد وەڵ ئێمە ینی دەم خوێند کە تووشی ئەو حادسەیە بووین تووشی ئەو کارەساتی بووین دابڕام 7 ساڵ دابڕام لە خوێندن بەڵام دواتر سوپاس بخوا بووم ئاسان بوو کە خوێندنی ئیسلامی و لە فەقیهەتی و لە دراسات ئیسلامی دەستمان پێکردەوە سوپاس بخوا دوای تەواوکردنی دراسات ئیسلامی و خوێندنی کۆلێژی شەریعەم لە زانکۆی کۆیە تەواو کرد دواترش لە وڵاتی تورکیا خوێندنی ماستەرم تەواو کرد هەردووکی هەر لە بوارەکەی خۆم لە علومی شەرعی و لە شەریعە تەواو کردو لە بەشی تەفسیر بەڵێ مامۆستای ئاستی زمانت چۆنە سوپاس بخۆم من عەرەبێکی باش قسان دەکەم هەردوو لەهجەکەی لەهجە عامیەکەی ئەوەی کە خەڵکی عەوام قسەی پێ دەکا عەرەب و هەم ئەوەش کە قەواعیدیە و زمانی کتاب و نووسینە هەردوو چەند سوپاس بخوا باش قسەی پێ دەکەم